بڕیاردەیەم جارەمان باز لەوەکەین کە کاتێک ڕووداوێک ڕوو ئەدا بەداخەوە کە لە کوردستانە هەموو ساڵێک چەندین جار ڕووداوی سەیر و چاوەڕوان نەکراو ڕوئات لە بریەوەی بەشێکی زۆری خەڵک لە بریەوەی بەشێکی زۆری لەو کەسانی بە هەر جۆرێک بێت بەرپرسیارەتیانەیە لە وڵاتە ئیتر مامۆسایەکی ئاینیە مامۆسایەکی زانکۆیە مامۆسایەکی قوتابخانەیە دکتۆرێکی بەڕێزە ئەندازیارێکە سیاسیەکە ئەندامی حیزبێکە لە بری ئەوەی کە بتوانین ئەو هاوڵانی کە بڵاوی یەکەینەوە ئەگەر چی ناخۆشیش بێ بە جۆرێک بڵاوی بکەینەوە کە هێزێکی تیاابێ یا ورەیەکی تیاابێ بەداخەوە هەواڵی ناڕاست و ڕوژێنەر و تاسێنەر بڵاوەکەینەوە ڕەنگە بۆ ڕووداوانی لە ڕابردووە ڕوویابێت لە کوردستانە تایە بێت بۆچوونی سیاسی و هەڵای ئەعلامی هەندێک قسەی بری قوباقی تێکەڵ کرابێ بۆ مزایتاتی سیاسی بەڵام ئەم ڕووداوی کە ئێستا ڕوئیان لە کوردستانە هەمان ئەو ڕووداوەیە کە لە جیهانە ڕوئیان هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بەداخەوە خەریکە لە کوردستانە بە دیوێکە سیاسیەکرێت بە دیوێکە مەزاجی شخصی خرێتە ناو بە دیوێکە قسەی جیرفانی لێتە دەر بە دیوێکە هەر یەکەمان بە فەنتازیای مێشکی خۆمان هەیکەلێکی بۆ دروستەکەین و قسەی ڕەناوڕەنگی بەبەراکەین قسەکە ئەوەیە ئایا کاریگەری ئەم پرۆپاگەندەیە چیە لەسەر دەرونی تاک بە تاچێم کۆمەڵگەیە و ئایا لایانی پەیوەندیدار سیرکردنی بۆ ئەم ڕووداوانە چۆن چۆنیە و چۆن چۆنیش ئیجراعاتەکە بە خۆشحاڵیەوە بە میواناری دکتۆر سامان شەریف پسپۆری نەخۆشیە دەرونیەکان دکتۆر جان بەخێر بێ زۆر گرنگ بوو لەم بەرنامەیە جەنابەت بەشدار بووی لە بڕۆی کە ئەوەی ئێمە باسیەکەین لە کۆتاییە بۆ خزمەتکردنی بیری خەڵکە هیوادارم تۆ بتوانیت کاریگەریە خراپەکانی ئەو پرۆپاگەندانی کە ڕۆژانە ئەیبیستین بۆ ماشی بکەیتەوە دووبارە بەخێر بێ خۆشحاڵم کە بەشدار بووی مامۆسا دکتۆر ئیمادگوانی مامۆسای ئاینی جەنابیشە بەخێر بێ لە هەمان کاتیشا پسپۆری لە سیاسی شریعە هەیە جەنابیشە بەخێر بێ عەزیەتە کێشە خۆشحاڵ بووم هیوادارم ئەو دیوە ئاینی کە بەشێک لە مامۆسایانی ئاینی وێنەکە وایە وا ئەو تێکە قسەی جیرفانی خۆیان تێکەڵی علمی تۆبەکەن بەڕاستی کامێ پێم بڵێ کاریگەریەکانی چییە و خۆشحاڵە بێت و هەروەها مەلا نادر عەلی مامۆسای ئاینی جەنابیشە بەخێر بێ مامۆسا من پێشەوەی دەست بکەم بە بەرنامەکە لەسەر ڤیددیۆکەی جەنابەت بوو هەڵبەتە ڤیددیۆکەی جەنابەت و دوجاریژە تا تۆمارکردنی ئەم بەرنمەیە پروپاگەندە زۆر لەسەر جەنابەتەیە هەم لەسەر و قسانەی کە لەو ڤیددیۆە بڵاوت کردەوە و هەمیش لەسەرەوەی کە چەندین کەس ئەنووسێ گیراوە نەخێر نەگیراوە بڕیاری گرتنیراوە وەڵام خۆشبەختانە وابزانام تا ئێستا نەگیراویت وەوە تا ئێستا لە ماڵی خۆتەوە لەگەڵ ئێمە قساکەی دووبارە جەنابیشە بەخێر بێ دکتۆر سامان ئەوەی کە ئێمە هاتوین بەرنامەی لەسەرەکەین بە تایبەت لەم دۆخە کە هاتنی ڤایرۆسی کۆرۆنایە و ڕووداوێکە کە هەمیشەم نەمە دووبارە کەمەوە کە ئەتوانم بڵێم یەکەم جارە کوردستانیش لەگەڵ ئازارێکە لەگەڵ ڕووداوێکە مامەڵاکات کە جیهان مامەڵی لەگەڵاکات ئەو قسە و قسەڵۆکانی ئەکرێ ئەو قسە و باسانی کاکرێ ئەو پشێویانی کە دروست دەکرێ بە چەندین شێوە کاریگەری چییە لەسەر ئاست ینی لە ڕووی دەرونی کۆمەڵگەوە بەتەکیت ئەگەر بێت و پروپاگەندە خەبەری ناخۆش هەواڵی ناخۆش لە کاتەکانی تردا لە کاتی ئاساییدا جارێک کاریگەری نەرێنی هەبێت لەسەر لایانی دەرونی و کۆمەڵایەتی ئادەمیزاد ئەوە لەو کاتانی کە ئەزمێک لە گۆڕەیە لەو کاتانی کە کێشێک لە گۆڕەیە ئەو کاتە کاریگەریەکە چەندین جارە دەبێت گەورەتر دەبێت بۆ نمونە ئەمڕۆ کە لە بەردەم کوردستان و جیهان لە بەردەم قەیرانێکی گەورەی تەندروستی و ئابووری گەورەدایە کە ئەوش قەیرانی ڤایرۆسی کۆرۆنایە کە هەموو جیهان بەدەستەوە دەناڵێنێت کە هەموو خەڵک لە ژوورەوەیە لەژێر سترێسێکی گەورەدایە لەژێر شارێکی دەرونی گەورەدایە نازانین مەسیرمان بەرەوکوێ دەڕوات نازانین ئەو دۆخە تا چەندی دیکە بەردەوام دەبێت ئاوها هەر لە خۆوە خەڵک سترێس و فشاری لەسەرە بێگومان ئەو شتانێک کە جەنابەت باست کرد پرۆپاگەندە یان هەواڵی ناڕاست یان لێکدانەوەی چەوت و نازانستی بۆ ئەو حەدەسانەی کە لە گۆڕەیە بارودۆخی دەرونیەکە تونتر و ناڕەحەتر دەکات کۆمەڵێکشی دوای لێ دەکات بۆ نمونە
کە بۆ کەسێکی ئاسایی ئەو قسە بکات یان پروپاگەندەیە کە یان هەواڵێکی ناڕاست بڵاو بکاتەوە لەوانەیە زۆر جێی خۆی نەگرێت خەڵک زۆر احتیمامی پێ نەدات بەڵام کە کەسێک بۆ نمونە مامۆسایەکی ئاینی بەڕێز بۆ نمونە مامۆسایەکی زانکۆ بۆ نمونە سەرۆکی حکوومەت ئەندام پەرلەمانێک ئەوانە لەبەر ئەوەی کەسێکی دیارن لە ناو کۆمەلگا خەڵک گوێیان لێ دەگرێت جێی قسەکانیان جێی بایەخی کۆمەلگا جێی بایەخی خەڵکە کاریگەری زیاتر دەبێت بەداخەوە ئەوەی ژینگەکەشی والێ کردووە کە ئەوە زیاتر کاریگەری هەبێت دیسان بوونی میدیا بە شێوەیەکی گشتی و سۆشیال میدیا بە شێوەیەکی تایبەت کە بێخاوەنە بێدایک و باوکە زۆر بە ئاسانی دەچێتە ناو هەموو ماڵێکەوە زۆر بە ئاسانی دەچێتە بەر دەم و چاوی هەموو کەسێک ئەوە وای کردووە مشکلەی پروپاگەندە و خەبەری ناڕاست زۆرتر بڵاو بێتەوە و کاریگەری کەشی زیاتر بێت ڕاستە بەس دکتۆر هەندێک لەو بەڕێزانی ناڵێم هەمویان بەڵام بەشێک لەو بەڕێزانی کە ئەم پشێویانە دروستەکەنی تر بنەمای زانستی هەبێیانەی بێەوە پزیشکەکان نەتوانن ئەو شتە ڕوونکەنەوە بەڵام بەشێکیان خەڵکی دیارن ینی بەشێکیان مامۆسایەکی ئاینیە چوزانم ڕەنگە پشێویش نەبێت ڕەنگە ڕاستیش لەوا هەبێت کەیڵێ بەڵام ئەم بێسەروبەریە لەوەی کە هەچ کەسی هەڵەسێ قساکە جێ ئەوە نیە کەلایانی پەیوەندیدار حکوومەت سنوورێکی بۆ دانێ خۆی بەرپرسیارەتەکە دەکەوێتە سەر ئەستۆی هەمومان بەڕاستی لە چ وەکو تاک وەکو خێزان وەکو جیهاتی ڕاگەیاندن ئەو ڕێگەاندنانەی کە خاوەنیان دیارە بۆ نمونە ڕاگەیاندنی بینراوە بیستراوە نووسراوە ئەوانەی کە خاوەنەکانیان دیارە هەمومان لە ئاستی ئەو بەرپرسیارەتەدا بین کە ئەمڕۆ بارودۆخەکە پێدا تێپەڕ دەبێت ئێمە وەکو تاک چ بکەین بۆ نمونە لەو کاتەدا پێویست ناکە من خەبەرێکی ئاوها دەبیستم سەرچاوەکەی نادیارە کەسێک ئەو بابەتە دەوروژێنێ کە معنی نییە بەو بابەتە یعنی بۆ نمونە باز لە بابەتێکی زانستی مامۆسایەکی ئاینی باسی نەشتەرگەریەکەکە اختصاصی ئەو بەڕێزە نییە بۆ نمونەیان من بچم باز لە بابەتێکی ئاینی بکەم پێویست ناکە تۆ بێ سەری خۆت بە منەوە بێشێنی گوێ لە من بگری لەبەرەوە اختصاصی من نییە بۆیە وەکو تاک ئەرکمان لەسەر شانە کە کەسێک قسە لەسەر بابەتێک دەکات اختصاصی ئەو نییە گوێی لێ نەگرین بەداخەوە وەکو گوتم ئەوەی کە مشکلەکەی زیاتر کردووە نردنی ئەوە بۆ نمونە ئەو ڤیددیۆیەک بڵاو دەبێتەوە زۆر بە ئاسانی یەک کەس بۆ 20 کەسی تری دەنێرێت لە سەرەتای ئەو قەیرانە بۆ نمونە ڤیددیۆیەکی تر بڵاو بۆ لەسەر کاریگە ئەوەی کە خەڵکەکە کەوتە خۆ هەمووی ماسک و ئەو شتانەی کڕی بە سەریعی هەمووی لە یەک ڤیددیۆ بزانە بە یەک ڕۆژ بەداخەوە ینی نەفسێتی ئینسان مێشکی ئینسان ئاوهەیە زیاتر نێگەتیڤەکان وەردەگرێت زۆر گرنگە وەکو گوتم خاڵی یەکەم کە ئێمە تاکید لە سەرچاوی خەبەرەکە بکەینەوە بزانین چێ ئەو قسەی کردووە لە بێژینگی بدەین ئەو جار خۆمان لە بەرامبەر ئەوە دەبزانین چۆن تەعامل دەکەین یەکەم وەکو گوتمان تاکید لە سەرچاوەکە بکەینەوە دووەم نەبینێت ئەگەر زانیمان شتەکە لە مەزدەڕێکی مەوسوقەوە نیە ئەهلی ئەو کەسە ئەهلی ئەو شتەی کە قسەی لەسەر دەکات گوێی لێ نەگرین وەکە گوێشمان لێگرت بڵاوی نەکەینەوە دووبارە بۆ کەسێکی تری نەنێرینەوە لەو شوێنێک کە بۆمان هاتووە بیوەستێنین ڕاستە من ئەمەوێت دکتۆر هەڵبەتە وەرەقەکەمە خەمە ئەم بینەوەنەوە کە هەوابی با ناوی جەنابتانە من تۆزێ بۆ ناو خراپم قسەکەم ئەوەیە کە بەبینەران ئەڵێم تۆزێک کە شوهەوا ڕەشەبایە هیوادارم ئەگەر کەم و کوڕیەکی دەنگ هەبوو لێمان قبولکەن وەبزانمە وەرەقەیم بۆ حەد ناکەین مامۆسان مەلانادر دووبارە سڵاوی لێ بێ منەمێ بم ڤیددیۆی تۆ دەست پێ بکەم بە پرسیارەکەم لەگەڵ جەنابتە ئەمە ڤیددیۆیەکی جەنابتە لە ماوەی ئەم 48 سەعاتە هەرچی شتێک ببێت لە ماڵنسنە دەرەوە تەنانەت پەنجەرەکانیشتان مەکەنەوە بۆ پاراستنی خۆتان من وەکو لایەنی شەریعەتی ئیسلام ئەگەر بڵێن خۆپارێزی ئەوە واجبە حەزەر واجبە بەڵام بە هیچ شێوە ترستان نەبێت دوای ئەم 48 سەعاتە دنیا ئاخر نابێت دنیا ناڕۆ باش مامۆسا ئێستا دکتۆر باسیەوەی کرد کە ئێمەمانان گرنگ نییە ینی پێویست ناکات بابەتێک کە تایبەت نییە بە ئێمە قسەی لەسەرکەین جەنابەت من لانی کەس ناگرم ینی من وەکو ڕۆژنامەنووسێک لە بینی هەمووتان ناوەستم جەنابیشت مامۆسایەکی چەند ساڵی ئاینیت من ئەمەیە قسەکەم ئەوە بە جەناب بڵێم ئەم قسانە و لە چۆ هێنا یعنی لە چۆ وت 48 ساعت دەرگا و پەنجەرە داخەن و ئەمە نازانم فڕۆکێجێت و گازێکی فڵانەوە ئەڕێژێت و ئەم قسانە و لە چۆ هێنا کوێ سەرچاوی دەستکەوتنی ئەم زانیارانی جەنابێ بوو کە 4 ساعتەکە تێپەڕی و ڕوشی نەیە بەڕاستی فەرموو بەڵێ سەرتا دەستخۆشیتان لێ یەکەم و زۆر سپاس بۆ ئەم ڕوونکردنەوەانە و سپاسی دکتۆری ژەکەم بە حەقیقەت وایە ئەبێ هەر کەسە و ڕوونکردنەوە لە ڕێگەی خۆیەوە و هەر کەسێک ئەو زانیاری پێ لە ئیختیساسی خۆیان قسەی لێ بکات
من کاتێکە حکوومەتی هەرێم بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێز وەزارەتی تەندروستی ماوەکەیان درێژ کردو بۆ ماوەی 48 ساعت وەکو بەرپرسیارێکی خۆم کە ئێمە لە هەڵمەتی هەڵبژاردننی کۆرۆنایە هەڵمەتمان هەیە و چەندین شەو لایفمان کردوتەوە قسەمان کردووە لەسەر ئەو ڕوانەوە و وردەکاری هەنێک شت بە دوایە چوین کە سیرمان کردووە یعنی ئەمان درێژکردنەوەیان ئەوێ خەڵکێک هەیە بە پۆلیس و ئاسایش ناچێتە ژوورەوە بە قسەی تەندروستی ناکە بە پێویستمان زانیوە لەو کاتانەیە کە ئێمەش پەیامی خۆمان هەبێ قسەی خۆمان هەبێ لەگەڵ ئەو برانەی کە لە ڕێکخراوەکانی هاتوونەتە گروپەکەمانەوە لە هەڵمەتی دژی ڤایرۆسی کۆرۆنا بەتایبەت کە کۆمەڵە خەڵک بە گاڵتەی زانیوە بە یاری ئەزانێت ئەم لەحزەیەش بەڵام ئێمە لە هەستکردنەوە ئەمە یەک دوو ئەو ماوەی 48 ساعتە حکومت خۆی بە ڕێز وەزیری ئالانی کردووە بە ڕێزانی تر بەڵام وەکو قسەکانی تر کە باز لە غازەکەیەوە قسەی من نییە وە قسەی سەرۆکی سینە وڵاتێکی زلێزە کە خۆی هاوار ئەکا و ئەڵێ ئەمە یەک دوو ترمپ ئەڵێ هەتاکو دەی چوار ئەم وەزعا بەو شێوەیە بێویست سەرۆکی وڵاتێشکی زلهێزە باماشەوە دەیان گرتە ڤیدۆی تر و بەحسی تر وە لێکۆڵینەوە تەوانێت زیاد لە 20 ڕۆژە مامۆساجافومکە مامۆساجان من ئەوەت پێ بڵم لە قسەکان تاوتێن دێجار خەڵک بە پۆلیس و ئاسایش و بێزەکانی ناوخۆ ناچێتە ژوورۆ قسەکەی تۆ لەوا بوو ینی خەڵک بە ترس بکەنە ژوورۆ ئێوەکو مامۆسایەکی ئاینی بارێکتان زانی ئەم ترسە بڵاوکەنەوە یا چی؟ نا ئەیچی ئافوم کە ئەوە مەسلەی نییە تۆ مەسلەی ترس و ئەو شتانە لێکمێرەوە سا ئەوانەی کە لەسەر منیان نووسیوە ئەڵێت ترس بڕۆ ناو ئەکاونتەکانیان هەموو ئەوانن کە تیرۆریست و خەڵکیان سەر بڕی و خەڵک سەربڕین بە تیرۆر و ترس نازانێ و کاتێ داعش هاتوو پەلاماری میلەتی یاوە ئەوەی بە ترس نەزانیوە چیمیایی کراوە بەسەر وڵاتەیە بە ترسی نەزانیوە ڕۆژانە فڕۆکە لەسەر وڵاتە سوڕێتەوە بە ترسی نەزانیوە و بە ترسیشی نازانێ ئێمە ئەمەیە ئیشکالەکە جا لەبەرەوە من وەکو وازم کردی قسەی دوو سەرۆکی وڵاتانی زلهێزە کە باسی لەوە کردووە من زیاتر مەبەستم ئەوە بووە ئێمە لە بینی دوو حاڵەتە ئەگەر ترس هەیە مردن و گیانی ئینسانەکان هەیە من گیانی ئینسانەکە هەڵ ئەبژێرم باشە دەستی خۆش بێ مامۆسا وەکو مامۆسایەکی ئاینی ڕاشکاو بێ ئێمە بەرنامەکەین پێش بەرنامەکە هەمومان برایەکی و دوای بەرنامەکەش هەمومان هەر برایەکە بین ئینشەڵڵا بەڵام قسەکە ئەوەیە با بە ڕاشکایی بگەینە حقیقەتێک بۆی کە لایانی پەیوەندیدار و حکوومەت بە دڵنیایی ئێستا گوێ لەم بەرنامەیە گرن و سەیریان بەرنمەیەکەن بۆی کە ئەوانیش بگەینە حقیقەتێک لەم فۆزا و مەشغەڵەتەیانە شتێک لەم بەرنمەیە هەڵنجێن ینی بەتایبەت دکتۆر ڕێبەر کە وەزیری ناوخۆ بەشداری بەرنامەکەشە قسەکە ئەوەیە ئایا ئەو مامەڵەی مەلانادر کە کردوێتی بە قسەی خۆی قسەی سەرۆکی دوو زلێسی وڵاتەکانی هێناوە و خۆی بە شێوکی لایڤ شەیدی کردەوە ئیشی ئەوە إشي برزيانة الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدي ومولاي محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه ومن صار على نهجه إلى يوم الدين سباس بو جنابت وسباس بو جوجرانت وبو ميوان برزكانش صراحة بس برلوي كامن بمسر قصة وباسة كان دموي أو قصاني كامل اللي رأي كان فتوانيا يوا دارم كسوك فتوى ورينا قريب چونکە فتوى سیستەمی تایبەتی خۆی هەیە هەروە دەستگای تایبەتی خۆشمانە لەو بابەتەی دوو ئەو مەوزوعی کە باس ئەەکەین طبعا من لەگەڵ ڕێز و حرمەتم لە بۆ مامۆستای و لوکاک دکتۆریش بینەرانیشتان دەکرێت ئینسان لە ڕێی لێک دیکە جیاوازبی و دەبێ هەمووشمان ڕێز لە ڕێی جیاواز بگرین بۆ ئەوی بە هەمومان ئەو وەزع پشوەیە کە هاتە پێشێ طبعا ڕنگ مامۆستایەکە هەموو بابەتەکەنێنینە سەرشانی ئەو ینی مەلانادر چەندین ڕوودا و کەڕۆیادە لە خۆتۆ سێرەکەیەکێک لای ڤکاتەوە ئەنوا و ئەشقال قسەی لابەلاکات کە هیچی بنەمای زانستی نیە من قسەکەم ئەوەیە بە ڕاشکایی وەکو هاوپیشەیەک ڕەنگە ئەگەر مامۆسایەکی زانکۆیە دکتۆریشی دەرونی و قسەی بکردایە و پرسیارم لە بەڕێزیان بکردای لە دکتۆر بکردای بموتە ئەمە ئیشی بەڕێزیانەکەم قسەی بکەن بەڵام من بۆیە بە جەنابتێڵم وەکو مامۆسایەکی ئاینی وەکو فتوانە وەکو مامۆسایەکی ئاینی ئایا ئیشی مەلانادرە باسیەوە بکە پەنجەرە و دەرگا داخین لە بەروی کە غازی چیمیایی ئەڵێژێن و نازانم چیەکرێ بەدە من لەگە حرمەتم لۆ جەنابی مامۆستای بەڵام مەسئلەی ئەمنی فکری یان ئەمنی صحی یان ئەمنی دەرونی کۆمەلگا و مجتەماع هەرچی هەموو ئینسانێکە کە خۆی بەرپرسیار بزانی لە بەردەم پێشهات و ڕووداوەکانە باشە ئەوەی کە جەنابی مامۆستا باسی کردووە طبعا من ڤیدیۆیەکان لۆ ناردم و تەماشەشم کردم و تابعام کرد جەنابی مامۆستاش کە ئێستا بەخۆی لەسەر تەلەڤیزۆنەیە دەڵێ من لۆ بابەتێکم وا کرد خوێندنەوەیەکی و ڕەنگبی خوێندنەوەکە خوێندنەوەیەکی دروست نەبوو
کە بەڕاستی خێتابی سەرۆک وڵاتە زلهێزەکانی دنیا کۆمەڵێک باگراوەندی هەیە ئەوەی کە خوێندنەوەی بۆ ئەکا ئەبێ شارەزابی لە کۆمەڵێک بابەت و کۆمەڵێک تەخەسوساتی هەبی چونکە کاتێکی قسەفڕ ئەدرێت لەوانەیە باگراوەندێکی اقتصادی هەبی لەوانەیە باگراوەندێکی سیاسی هەبی لەوانەیە مەسیجێکی عسکەری بی ئەوە ئیشی چێ ئیشی ئەو کەسانەیە کە تەخەسوسیان هەبی بەڕاستی مثلەن جەنای مامۆستا ئێستا خۆی دەڵێ من حەزم لێ بووە خەڵک بسیتەوە ژۆری تووشی ئەو بابەتەی نەبن فعلا نیەتەکە نیەتێکی شەریفە بەڵام ئایا گوێگرەکانی چۆن لێکیان داوەتەوە لێ خوای پەروەردگاری جل جلاله بێ ئەم ئەفەرمی چی فەرمی ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا ئێمە دەستورمان هەیە لە قورئانە کاتێک کە هەواڵێک ئەبیستین بەر لەوەی کەەوە هەواڵەکەی بێخینە ناو کۆمەلگا مشتەمە ئەبێت تەبەیونی تێدا بکرێت ئێستا ئەگەر من لە جێی جەنای مامۆستای بوومایە طبعا باسی خۆمەکەم چەند ینی موافقم یانە موافقنیمەوە بابەتێکی دیکە بەس ئەگەر ئەمن بوومایە ڕنگ بی تەلەفۆنم لۆ کابراایکی بکردبا کە محللی عسکەری بووە لۆ کابراایەکم بکردبا کە شارەزا بووە لە سیاسەی نێودەوڵەتی ئەو جار بمتوانی بە مەفغم بکرد بە عقل و بە بیر و بە لێکدان و مەسلحەتی ئەو جار ممچینە ڤیدیۆکەم بەڵام کرد بەڵام جەنای مامۆستای لەوانەیە وای پێ باش بووبی لەو طریقی کە ویستیتی خزمەتی کۆمەلگای بکە بەس باسەکە مەڵێم نیەتەکەی شەریف بووە بەڵام ڕنگ بێ وەسایلەکەی وەسایل بە کورتی پێم بڵێ جەنابەت دکتۆری ئەکرێ لەسەر شەریعە قسە بکەی جەنابەت دکتۆری ئەکرێ لەسەر هەندەسە قسە بکەی یعنی بەشێکی زۆری ئەم پشێویانە کە دروستە بێ مشکلەکە لەوایە کە خەڵکی ینی پیشەوەرێک خەڵکی هاوپیشە نییە و کەسێک کە لەسەر پیشەیە قساکە لەسەر بابەتی قساکە ینی لەگەر ڕێزمان بۆ مامۆستا نادر مەسەلەن مامۆستا نادرە سیرەکەی لەسەر دیوێ قساکە کە تاو دیوێکی سەربازیە چوزانم سیرەکەی جەنابەت دکتۆرێکی بنمونە جەنابەت دکتۆرێکی لە بریەوەی لەسەر اختصاصی خۆت قسە بکەی لەسەر دیوێ قساکەی کاڵێ ئێمە دنیا ئاخرە بێ و نازانم چی و چی ینی ئەم نائختیساسیە لە قسەکردناوای نەکردووە کە ئەم پشەویانە دروستکە بەتاکید خۆی گرنگە ینی بەڕاستی کاک دەروون ئەو مەسلەی کە هەرێکەی لە هەموو بابەتی قسە دەکات دەردێکی گەورەی بێدەرمانە لە وڵاتی ئێمەدا بە تایبەتی دەبینی هەر یەکێک لە ئێمە تەماشا دەکەین لە بواری خۆشمانیە لەو بوارە قسە دەکەین ئەوە زۆر مشکلی بۆ ئێمە دروست کردووە من کە خۆم پزیشکم 6 ساڵ کۆلێژی پزیشکیم خوێندووە لە ڤایرۆس دەزانم نیشانەکانی چیە بەس وەکو اختصاص کە ئێستا دوای خوێندنی کۆلێژی پزیشکی اختصاصی دەرونی وەرگتووە بە حەقی خۆمی نابینم لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی یان رادیۆیی بانگم بکەن بێت و بۆیان باسی ڤایرۆس بکەم ئیشی من نییە ڕەنگە زانیاریش هەبێ لەسەر ئەکید زانیاریم هەیە بەڵام ڕێ بە خۆت نای بەتەئەکید بەس ئەو گرفتە لەکوێوە دروست دەبێت زۆر جار وەکو مامۆستا جەنابی مامۆستا فەرمووی مامۆستا نادر مشکلەکە لێرەوە دروست دەبێت کە زۆر جار ئەمە بە دڵسۆزی وا هەز دەکەین کە ئەوە دڵسۆزی ئەو پەیامە دەگەێنین بەڵام نازانین کە کاردانەوەی سلبی زیاتری دەبێت خۆ هەموو ئەو کەسانی کە پەیامی مامۆستایان گواستۆتەوە لە ڕێی مێسجەوە بۆ یەکتریان ناردووە هەمویان مەبەستیان ڕەنگە بەشێکیان دڵسۆزی بێت کە ئێمە دەرگا و پەنجەرەکە داخین بەڵام ڕەنگە لەم لاوە ئەکیدم بەشی هەرە زۆریان دڵسۆزیە نەک بەشێکیان بەشی هەرە سۆزیان دڵسۆزی بووە بەس ئەو دڵسۆزیە زەرەتمان زیاتر پێدەگەێنێت دەبێت ئێمە تەئکید بکەینەوە لەو شتە چونکە هەموو کاتێک مەسلەی پروپاگەندە بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست لە دوو ئەوە بۆمان دێت یان سەرچاوەکەی ئەوەیە کە بە نەزانیە کەسێکە لە نەزانی خۆی هەڵدەستی ئەو پروپاگەندە بڵاو دەکاتەوە بەبێ ئەوەی علمی بەشتەکە هەبێت یان هێندێک جار موجهە وەکو حربێکی دەرونی وەکو جەنگی دەرونی وەڕاستی موجهە پەیامێک دێت لە شوێنێکەوە تۆ بەبێ ئەوەی سەرچاوەکەی بزانیم موجهە بۆ ئەو کۆمەلگایە بۆی ترس و سترێس و ئەزمە زیاتر بخڵقێنیت و ئەو بارگرژی و بە ئەو وەزعی ئێستا کە هەیە بارگاویە بە تەوەتور و قەلق و دڵتوندی و ئەوشتانە بئەیەکی لەبارە ژینگەیەکی لەبارە بۆ ئەوەی خەڵک ئەو خەبەرانە وەربگرێت وەکو باسم کرد ئەو خەبەرە مەسلەی گازی سارین و مەسلەی پەنجەرە داخستن ئەگەر پێش کۆڕۆنا باە کەس وەری نەدەگرێت کەس بڵاویشی نەدەکردەوە بەس بۆ ئێستا لەبەر ئەوەی لەگەڵ عقلی عامی خەڵکەکە دەگونجێت بۆی خەڵک دێ وەری دەگرێت قسەی لەسەر دەکات باش مامۆسا مەلا نادری گوێت لێمە بەڵێ جۆمنێتە باش گوێت لە قسەکانی ئێمێ هەڵبەتە ببوورە تۆزێک کە شوهەوە لەبار نییە بۆی کە هیوادارم بە باشی قسەکانمان بێتەلا تۆی کردت با بڵین دوایەوەی کە ئەنجامەکانی بینیەوە دوایەوەی کە بینیت کە خەڵک بە جۆرێک لە جۆرەکانی تر تەفسیری ئەگەر دڵسۆزی بێت ینی من بۆی ئەگەری تێکەم ئەین لە بینی هەردووکتانم ینی جەنابەت بە دڵسۆزیەوە ئەم شتە کردووە بەڵام ئەگەر بە جۆرێک لە جۆرەکانی ترشی کردنەوەی بۆ کرابێ دوای ئەوە پەشیمان نەبوویتەوە لەوەی کە تۆ قسەیەکە کردووە کە قسەی تۆ نەبووە یان بابەت ینی باسی ڕووداوێکە کردووە کە پەیوەندی نەبووە بە تۆ
نەخێر چونکە من لە دوایش پامی ئەوەما کە وتم بە خەڵکم وتم ئەوەی کە بە قەلەق وەری کردوێ بە ترە زۆرگیش پێ داوای لێبر نەکەم بەڵام بەستمەوە نیە بتان ترسێنم بەڵام ئێمە ڕووداوی زۆر سەخت و ناڕەحەت هاتووە بە سەرمانە ئێمە ڕۆژە ڕەشەکانی ئێمە میلەتەمان لە بیرە لە ئەنفال لە چیمیاباران لە کۆڕە و لە شەڕی داعش لە هەموو شتانە و بۆشم دەرکەوتەرە و کاتە کە وەک وارزم کردی کە سەیری کۆمنتەکانم کرد سەیری ئەو خەڵکانم کرد کە باسییان لە ترس و دڵەڕاوچەیە کرد ئەوانن شتەکان گوێندان تۆمەت تەشهیر تاوان ئەوانە کردیان و ئەیانویست حەزیان لەوە بوو کە خەڵک بەرت بچێتە دەرەوە زۆرترین بەرکەوتە هەبێ و حەزیان لەوە بوو کە چۆنەڵێ پشێوێک دروست بکەن لە حاڵەتەکانە ئەمە بوو مەسەلەکە هەدەفی سەرەکی ئەوە بوو لەبەرەوە من قەت لە دڵسۆزی خۆم واز ناهێنم یاک دوو وەک وازم کرد من لە هەڵمەتی هەڵبژاردننی تژی کۆرۆنایە بەشدار بووم و ئیختیساسەن قسەشم لەسەر کردووە پرسی چەندین کەسم کردووە من چەندین بەحس و لێکۆڵینەوە و ئەزانن خەڵک نەخوێنوارە من شادە ئەکادیمیەکانیشم و خوێنە عیلمیە دینیەکەشم هەیە بە وردەکاریەوە نەبێ قەت قسە ناکەم بەبێ بەڵگەش قەت قسە ناکەم و زۆریش مەبەستم بووە کە خەڵک پابند بێ بەو ڕێنمانەی کە وەزارەتی تەندروستی دەریەکە کە لە وەزارەتی پەیوەندیدارە و وەزارەتی ناوخۆش دەرەچێ بەڵام ئەو کەسانەی کە شتیان کردووە گەر سەیریانکەن هەموو ئەیانەوەی خەڵک پێچوانە باش مامۆستا لە ڕووی یاساییەوە لە ڕووی یاساییەوە ئەمەش هەر بۆ خۆی بووە بە قسە و باس و پشێوی بە جۆرێک لە جۆرەکان چەندین لە سۆشیال میدیا و هەندێک میدیاشۆ بینیم کە هەواڵی ئەو بڕاوکرایەوە کە جەناب دەستگیر کراوی دوا بەدوای ئەو لایڤ بوو ڤیدۆ بوو نازانم چی بوو کرده بووتەوە ئایا دەستگیر کراوی دەستگیر نەکراوی ولایەنی یاسایی چۆنچۆنی مامەڵی لەگەڵ تۆ کرد ئەگەر بەڕوونی خۆت پێمان بڵێ چکات تا ئێستاگەوە قسە لەگەڵ جەناب تاکەم تۆ لە ماڵی خۆتای تو ئێمە کامێرامان نردووە لە شاری سلەیمانی پێما بێت لە بازیاندا بەڵێ من هەتاکو ئەم لە حەزەیە نەبانگەشتێکم پێگەیشتووە نەکەس باسی هیچ شتێکی کردو نەکەس هیچ شتێک لەو بابەتانە بووە چکە من وەکو ئارزم کردن ملانجامی دڵسۆزی بۆ خەڵک و لە دوایش کە پێیان ماوتمە خەڵچینە نامەوێ بترسن ئەمەوێ خۆتان قایمکەن ئێمە ڕۆژانی وا سەختمان بەڕێ کردووە 48 سعات دەتوانین بەنای ڕقیش بێ لە ماڵی خۆمانە بمێنینەوە هەر بە خۆشیش هەموو کەسیش ئەزانەیە ینی لە دڵسۆزی بۆ خەڵک لەوە چێت ڕاستە ئوسلوب و شێوازی خۆم کە جلوبەرگ و جبە و ئارامیەکەی خۆمم لە تاوی خەڵک لەو کاتەیە لە دەستدا بێ بەڵام ئەوە واقعەکە بەڵام مەسەلە ترس نەبووە مەسەلە تۆقاندن نەبووە ئەوانش کەوان و تووە حەزەکەم جوان وەزارەتی ناوخۆی یەک بە یەک بە ئەکاونتەکانیانە بڕوا ئەگەر هەموو ڤیدۆی مەلاتون ڕە و تیرۆرستەکانیان پێ نەبوو و هەر هەمووشیان لەگەڵ ئەوانە نەبوون و پشگیری ئەو کەسانیان نەکردووە کە لە خێڵی حەمە و لەم کوردستانەیە خەڵکیان تیرۆر کردووە ئەوسا چ قسەیەگەکرێ بکرێ دوایش من حسابی ئەو لایەنە یاسایەشم کردووە خەمتان نەبێ لە یاسا نێودەوڵەتیەکانیشا گوێم لەوە گرتووە و سەیری ئەوەم کردووە ئەگەر خوانەکردە ڕۆژێ لە ڕۆژان بگاتە ئەم حاڵەتە کۆمەڵێک خەڵک کاردانەوەی بێ یاسا لەم کاتەیە چۆنە بێ یاسا لەم کاتایە چۆنە بێ لە بینی ترس و دڵە ڕاوچێ لە بینی ئەوەی کە ئینسانەکان بمرن کامیان هەڵەبژێری سزای ترس و دڵە ڕاوچێکە ئەوەی کە خەڵک بمێنێتەوە لە ماڵی خۆش مەلا نادر ئەمە شتێکی خۆشە ئارسکەم لە کاتی پرۆسەی ئازادی عێراقا وتی پیرێژنەیەک هینی کرد بوو نایلۆنی کڕی بوو دوایە وت وڵای نایلۆنەکەشم کڕی و چیمیایەکەشیان پیانەیان ئێمە زەرەرمان نەکرد لەوەی خۆمان پاراست بەڵام ئەگەر خۆمان نەپاراستایە ئەو سا زەرەرمان نەکرد فەرمونون ئەوە تا تازەیەک دانرێ خەڵک ئەچێ چ بەرکەوتەی ئەبێ فەرمونون نوێژێکی جەماعەت خوانەکە بکرێتەوە خوێن نوێژێکی جەماعەت بکرێتەوە خەڵکە بچێ بۆ جەماعەت توش بووە بچێتە ناو مزگەوتەکە دەسەکانی خۆش گیانی خەڵکەکە لە هەموو شتێک گرنگترە دەسەکانی شریعەتی ئیسلامیش جەنابی مامۆساش لەوێ دانیشتۆ و مامۆسانی ئاینی هەمویان جوان لێیە ئەوەی کە ئەساسە پاراستنی گیانی خەڵکە ئەوەی ئەساسە پاراستنی گیانی خەڵکە پاراستنی عەقڵی خەڵکە دەسەکانی خۆش زۆر سپاس تۆ ژوێن لە منە سەرۆت و سامانی خەڵکە دەسەکانی گیانی خەڵک پارێز دەسەکانی خۆش مەلا نادر زۆر سپاس مامۆسا ڕاچی بوو لەگەڵ قسەکانی مەلا نادر وڵای کاک تۆرە من کاکی دەروجان حەز ناکەم یعنی بە تەنها قسە لەسەر ئەو ڤیدیۆیی بکەین کە مامۆستا نادر بڵاوی کردیتەوە چونکە ئەگەر بێت و تەماشا بکەین لە ژانی باری کۆمەلگا کۆمەڵێک فاکتەری دیکە هەر
باش ئەو فاکتەرانە پێویستە هەمویان ئاماژیان پێ بکرێن ڕنگ بێەوەی مامۆستەمە لە نادر زەقتر بوو بێ بۆیە زیاتر تەرکیزی خراپێتە سەر ئەگەرنا لەوانەیە کۆمەڵەیەک ڤیددیۆی دیکە بەڵاو بوو بنەوە هەمویان تەسیراتی سلبیان هەبوو بی لەوانەیە کۆمەڵێک وێنە هەبوو بن کۆمەڵێک تەلەڤیزۆنی شەو بن لەوانەیە هەندێک بەرنمەیان هەبوو بن ئەو بەرنامانە بەرنامی سلبیان هەبوون جەنابەت باسی اختصاصت کرد مثلا بینی قسە لەسەر اختصاص ناکرێت بەس لەوانەیە لە دەستگا ڕاگەیاندنەکانی خۆماندا دەیان کەس بەرنمەیان درابیتێ دەبینی کابرا هەیە تخصصی دینی نیە بەرنمەیەکی دیدی درایتێ کابرا هەیە تخصصی اقتصادی نیە بەرنامەی اقتصاد لە پێکاتەی حکوومەتە لەوانەیە کابرا لەگەر ڕێز و حرمەتم کابرا هەبی وەزیر بی تخصصێکی هەبی بەڵام شتێکی دیکەی درایتێ بۆیە تەماشا ئەەکەیت ئەوش لە ژانەی کە ئێستا ئێمە بەدەستیەوە ئەناڵێنی و هەروە ئەو کاردانەوانی کە ئێستا تەماشا ئەەکەی ڕێکاوڕێک هەمان ئەو نەزەریەیە کە وەختی خۆی وەزیری پروپاگەندەی ئیعلامی هێتلەر کە خۆی ئێستا بۆتە مەتەلەن جێگای بەحث و لێکۆڵینەوە لە مەسەلەی علمی سیاسەتە دنیایەکی سەر بەخۆیە چۆن نەتوانێت مەتەلەن لە علمی نفسی سیاسیە تعامل لەگەڵ کۆمەلگا بکەی لە کاتی هاتنی کێشە و مەشاکیلە ئێمە بێ ئەگەر دەمانەوێت چارەسەری ئەو بابەتە بکەین بەڕاستی ئەبێ قوڵتر بچینە ناو بابەتەکەی نابێت لە یەک بابەت لێ من هیچ کۆمنتێکم لەسەر قسەکانی مامۆستانیە پێدوانیە حکوومەت و لایانی پەیوەندیدار گرنگە نەک بۆ هەر ئەم ڕووداوە ینی دکتۆر هەمان پرسیار لە جەنابی شتەکەم بە کورتی جوابم بەرەوە پێدوانیە چۆن ئەم بڕیارانەی مەسەلەن بۆ هەر ڕووداوە کۆمەڵە بڕیاری با بڵین تەواری دەرەکات مەساڵێ وا ئەم خاڵە لەوەنی شەوە بۆ ئەوی بە یعنی ضرور نییە کۆمەڵە یاسای داڕێژرا و تۆکمە هەبێت لەسەرەوەی کەیتر لەم و دووە حەج ڕووداوێک ڕوویە خەڵە خۆی جورئەت نەکات لە ترسی یاسا قسە لەسەر شتێ بکات کە ئیشی ئەو نییە یعنی ئێستا بەڕاستی دکتۆر قسەکە لەوە بۆتەوە کە خەڵک پەیجێکی وەکوڵێن بێدایک و باوکو و بێ سەرپەرش با بڵین کە نەزانی چێ سەرپەرشتیەکە پشێوێک بڵاو کاتەیە هەواڵێکی ناڕاست بڵاو کاتەوە شتەکە بەشێکی زۆری خەڵک هەڵبەتە ڕێزمان بۆ مامۆستا نادر بابەتەکەم تەنها ئەو نییە وەکو جەنابی شێ فەرموویت بەڵام زۆر هەن ئەم ڤایرۆسی کۆرۆنایە بەڕاستی یەک دنیا خەڵکی پیشان ناین کە خەڵکی ناپرۆفشناڵن کە پێمان وە بۆم خەڵکانە پرۆفشناڵ و بە زۆر بە ناپرۆفشناڵانە قساکەن مامەڵاکەن هەندێک تەنز دروستیا هەندێک تەنز دروستەکەن کە بەڕاستی ئەمە هی تەنز نییە بە نهی ئەو سوحبەت و گاڵتە پێکردنەیە کە پێکرێ و نهی ئەو جدیەتەشەکە ئەو پشەوێنێتەوە پێدوانیە کابلانی پەیوەندیدار یاسای داڕێژرا و ڕێک و پێچیە بێت کە بۆ هەموو دۆخەکان بگونجێ لە کوردستان من حسب ئەو ئیطلاعی کە هەیتم لەسەر گۆڕانکاریە جدیەکانی نێو کۆمەلگای کوردی طبعا ئەمە لەبەرەوەی مەلاین احتکاک مباشرمان هەیە لەگەر گۆڕانکاریە کۆمەڵایەتی کەسیەکانی تاچی کورد باش مشکلی ئێمە لەسەر نووسینی قانونێک نییە ڕنگ بێ ئەو دەستورێکە لە کوردستان مثلا پرۆژه یاسای دەستور یان ئەو قانونایی کە لە کوردستانە بن ڕنگ لە زۆرێک لە وڵاتانی دنیای نەبن لە ڕووی شکلی یاسایەکانەوە بەڵام مشکلی ئێمە مەسلەی تەنفیزە مەسلەی تطبیقە مەسلەی هەستکردنە بە بەرپرسیارەتی لە بەردەم ئەو ڕووداوانەی کە دێنە پێشە ئێمە بمانەویان نەمانەوەی کاک دەروجان کۆمەڵێک هەڵەی بەڕێوەبردن پەروەردەیی و هەروەها ڕنگ بێ مثلا کۆمەڵایەتی کۆمەڵێک کێشەمان هەبی هەتاوەکو ئێستا پەنجەمان نەخست بنەسەر لە جیاتیا بەشتی لاوەکی خەریک بوون کاتێک کە کێشەیەک دێتە پێشە ئەو جار دەزانین بەوەی کەوا چەندە لە بەردەم مەترسی گەورەداین لۆ لە بەرەوەی کێشەکانمان نەچوینە سەر خودی کێشەکان من لە پێش ئەوەی بین لەگەڵ کاک دکتۆرە لە ژووری باسم کرد یەک لە مستەشریقەکان قسەیەکی جوانی هەیە ئەڵێگەرێتەوێت کۆمەلگایەک تێک بدەی حەزارەتێک بشێوینی تۆ لە سێ تەوەری حساسی بدە یەکەمینیان لە خێزان وابکە کە ئافرەت لە ماڵی دانەنیشی و بە پیاوی خۆی رازی نەبی و مەسئلەی زەواج زەحمەت ببی و کەس بە کەس رازی نەبی دووەمینیان لە مەسئلەی سێکتەری خوێندن وابکە کە خوێندن قیمەتی نەمینی شەهادە قەدری نەمینی وهەروەها سێمینیشیان لە ڕەمز بدە مشکلێمە لێرە ئەوەیە کاک دەروونجان ئێمە لە هەرسێک بابەتە لێدراوی کردنا ئێستا چ مشکلەمانەیە مەتەلەن مشکلی قانون چێ دەستی گرتوون گەر قانون دەرنێ ئێمە پەرلەمانێکمان 111 نەفەری تێدا هەیە چێ دەستی گرتووە گەر بێت و قانون دەرنەکە بەس مشکلەکە لێرەوە ئایا کە قانون دەرچووەچی باقی قانونەکانی دیکەی لێ نایە هەر تەنها حبرێک بێ لەسەر وەرەق ئەوە پرسیارەکە ئایا کە تەنفیز دەکرێت تەنها لەسەر من تەنفیز دەکرێت یان لەسەر کوڕی بەرپرسێکیش تەنفیز دەکرێت یان لەسەر کوڕی مەلایەکیش تەنفیز دەکرێت یان لەسەر کوڕی سەرمایەدارێکیش تەنفیز دەکرێت مشکلەکەی قانون لێرە ئەوەیە کاتێک کە قانون کاتێک کە ماڵێک قانون سەروەرایەتی قانون ئەو جار خۆی کاک دەروون مشکلە لە چییە بێمتمانەیەک هەیە لە نێوان ئەوەی کە پێی دەوترێ دەسەڵاتی بەڕێوەبردن لەگەڵ ئەو ڕعیەتەی کە هەیە لە نێوان دەستگا ڕاگەیاندنەکان لەگەڵ ئەو خەڵکی کە گوێ ئەداتێ لە نێوان ئەو مامۆستای کە دەرس ئەڵێتەوە لەگەڵ ئەو قوتابی کە دانیشتووە لە نێوان ئەو مامۆستای کە خوتبەی بوو ئەدا تەسەوڕێکی کاک دەروونجان لە خوتبەی هاتیمە دەرێ خوتبەمدایە خوتبە لە خوتبەی هاتیمە دەرێ کابرا لە پێش دەرکەی بەمنی گوتی مامۆستا ڕۆ چەند شەمە
لە خوتبەی هاتیتە دەرێ تۆ بڵێ گەر بێت و نەزانیت چەند شەمە ئەبێت گوێژ لە مەلای بووی باسی کردبیت پامێک پێگەشت لێ مەشاکیلەکانی ئێمە پێم وایە هەم لە قانون گەورەترن هەم لە دەرچوونی قرارش گەورەترن بەڵکو ئەبێ بگەڕێنەوە جارێکی تر چۆن بتوانین دیسان سەر لە نوێ تاکەکانی کۆمەلگا بنیاد بنینەوە چۆن بتوانین سێکتەرەکانی خوێن ڕێک بخینەوە کە لەکنەمە ڕاستە تعلیم هەیە بەڵام لەوانەیە تربیە ضعیف بی لێ تربیە و تعلیم لەو وڵاتانەی کە بەیەکەوە گرێدراون سەر لە یابان هەتاوەکو 3 ساڵ 4 ساڵ بەستەنا منداڵەکان ئەخلاق خوێنن دەرسی ئەو ئەخوێن چۆن ئینتیمای لە بە وڵات دروست ببی مشکلەی ئێمە ئەمن ئێستا کابراایەکم نامەوێت لەو بابەتی قسە بکەم لۆ لە بەروی تخصصی من نیە بەڵام لەوەی تخصصی منە کە سیاسی شەرعیە سیاسی شفعی تعامل لەگەڵ ئەو بابەتانە ئەکا کە دێنە پێش دقێکی دینیان لەسەر نییە بۆیە کۆمەڵێک بابەت دێتە پێشێ مجبوری ئەبێت تعاملیان لەگەڵ بکەی بەچی بە مەسلحەت بە بەرژەوەندی گشتی بەڕاستی ئەگەر بێت و ئەوڕۆ لە دوای کۆڕۆنا نەگۆڕێین وەکو پێش کۆڕۆنا بین ئەبێت چاوەڕوانی وەزعێکی گەورەتر و خەتەرتر بکەین لەو پێشاتانی کە دێنە پێش دەستەکانی خۆش دکتۆر هەمانە و پرسیارەکەمەوە ینی چی وای کردووە کە ئەم جۆرە لە پشەیوێ دروست بێت چی وای کردووە کە با بڵین سایکۆلۆژی تاکەکانی ئێمە بەبێ بەرپرسیارەتی لایڤێکی فەیسبوک بکاتەوە و لایڤێکی سوۆشیال میدیا بکاتەوە و بەدڵی خۆی لە جیرفانی خۆی قسە دەرێنێ و بیکە بێقانونیە یان لە ڕووی دەرونیە و کەسە بۆچی وا کاک دەروون ئەگەر بگەڕێنەوە ئەوە هەمووی خەلفێتی هەیە باگراوندێکی وەکو مامۆستای بەڕێز باسی کردیانی لە هەمووی گرنگتر لایەنە تربەویەکەیە تێگەیشتنەکەیە بۆ حەدەسەکان بۆ ئەو پێشاتانەیە کە دێنە پێشەوە لە هەموو دنیادا ئەو شتانە هەیە مەسەلەی پروپاگەندە و هەواڵی ناڕاست و بەشێکە لە جەنگی دەرونی کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دوای لە جەنگی سارد کە زۆر ئەوەی مامۆستا باسی کرد جۆزف گۆبلز وەزیری عەلامی هیتلەر یەکەم جار لەوە ئەو زاراوەیە پەرەیسەن بەکات دەهێنرێت لە کاتی ئەوە بەڵام ئەوەی کە ئێستا وەکو گوتم لە پێشتریش باسم کردە شەنەی سندووە بوونی کەرەسە و ئامێری پێویستە بۆ ئەوە کە زوو بە ئاسانی تەشەنە بکات و بابەتە یەک نقطە لێرەدا مهمە ئینسان ئازادە بڕوای بە شتێک هەیە بڕوای بە شتێک نییە قسە لە هەموو شتێکدا دەکات ئەوە ئاساییە بۆ تێتەوە ڕاگەیانکار قسە لەسەر هەموو شتێک بکەیت کاتێک کە لە ماڵەکەی خۆتدای کاتێک لەگە برادەرەکەی خۆی بەس کە هاتی سەر تەلەڤیزیۆنەکەت مێنبەرێکە هەمومان تەماشای دەکەین بە هەزاران کەس بە ملیۆنان کەس بۆن منە تەماشای دەکات تۆ ئازادنی لێرە من لە ماڵی خۆم بڕوان بە گازی سارینە بە کۆرۆنایە بڕوان پێ هەیە پێنیە ئەوە شتێکە تایبەت بە خۆمە باسی دەکەم دەڵام بڕوان پێنیە زۆر ئاساییە بەس کە هاتمە سەر تەلەڤیزیۆن نە شتێکی ترە لێرە دەبێت بە مەنتیق قسە بکەم بە عەقڵ قسە بکەم مامۆستایەکی ئاینی لە کۆڵانەکەی خۆی لە ئەوەکە ئازادە بڕوای پێیەتیانە بەس لە مزگەوت لەسەر مینبەر ئازاد نییە دەبێتە موڵکی خەڵکەکە ئەوە زۆر گرنگە چۆن وا دەکات ئەو شتەڕەوازی پێ بدرێت گەشەی پێ بدرێت وەکو باسم کرد بەشێکی لە نەخوێندەواری وەسە چاوە دەگرێت بەڕاستی نەخوێندەواری بە معنە ئەکادیمیەکەی ناکە شاهادەی نەبێت زۆر کەسێ شاهادەشی هەیە بەس دەستێکی کارای هەیە لە بڵاوکردنەوەی پرۆپاگەندا هەندێکیشی بە ئەنقەستە وەکو گوتم موجهە بەڕاستی دەستگایەک تەوجیهی کردووە کۆمپانیایەک تەوجیهی کردووە حیزبێک تەوجیهی کردووە بەخۆی بزانێ یان نەزانێت بەشێکە لەو لەعبەیەی کە دەگوزارێت بەڕاستی بەشێکیشی ئەوانەی کە پروپاگەندە بڵاو دەکەنەوە خەبەری ناڕاز بڵاو دەکەنەوە مەبەستیان پێی ئازادانی دەوروبەرە مەبەستیان پێی ئازادانی کۆی گشتی خەڵکەدا چ لە ڕووی دەرونیەوە بێت لە ڕووی کۆمەڵاتی لە ڕووی دەستەی بەڕاستی لە ڕووی دەرونیەوە تەواو نین لە ڕووی دەرونیەوە کەسایەتیەکی جۆرێک لە سادیزمی تێدایە هەست چێژ لە ئازاردانی خەڵک وەردەگرن چێژ لەوە دەبینن کە خەڵک ترس و دڵڕاوکەتی دابڵاو بەتەوە چێژ لەوە دەبینن کە خەڵک دەبینن ئازار دەچێژێت بۆیە ئەوە فرەڕەهەندە مەسلەی بڵاوکردنەوەی پروپاگەندە مەسلەی ڕەوازدان بە خەبەری ناڕاست تەنها تایبەت نییە بە فئەیەکەوە باشە پێ دوانی هەموو شتانە یاسایەکی تۆکمە کە تەنفیس کرێ بەسەر هەموو کەسێکە چارەسەری ئەم شتە بکات بە تاکید دەبێ هەبێت وەکو وتمان ئەمە وەکو گوتمان هەندێک شت ئازادی تاکە کەسە ئێستا لە دەستگای شەڕاگەیاندن بووم باسی ئەوەی دەکرد ئەمە کۆمنتم هەبوو لەسەر وەکتم پێویست ناکات یەکجار بەو شێوەیەش خەڵک بترسێنین لەسەر مەسلەی کۆرۆنا لە ڕوە دەرونیەکەەوە لەوانەیە دوای ئەمە کۆرۆنا هەرتی دەپەڕێنین بەڵام دوای ئەو لەوانەیە لە ڕووی دەرونی و کۆمەڵە گرفتی ترمان بۆ بەڕاستی بۆیە گرنگە بە زانستی مەعامەلەی لەگەڵ بکەین پێویست ناکە ئێمە لە وڵاتێک لە ئەمریکای لاتین دوو کەس توش دەبێت بە خەتێکی سووری گەورە بکەینەمانشێت و بین پێشانی خەڵکی بدەین بۆ لەبەر ئەوەی گرفتمان بۆ دروست دەکات بۆیە من قسەی من لەسەر ئەوەیە کە گرفتەکە ئەوەیە کە سپینی ئەوانە کێشەمان بۆ دروست دەکەن حەلکردنیان ئاسان نابێت وەکو گوتم کەسێک لەسەر زادە بڕوای پێێت تۆ ناتوانانی محاسبەی بکەیت ئینسانێکە بخۆی بەس ئەتۆمەیە وەکو ئەعلام ڕواز بۆ بدەیت چەندین ئەعلاماندی تۆ چۆتە ناو خەڵک دەڵێ مەفشەمان بە کۆرۆنا دێت کۆرۆنا نییە تۆ ئەوە ئیشی میدیانیەوە بارز بکەیت لەلایەکەوە دێ خەڵک دەترسێنی بە کۆرۆنا لەلایەک شێوە دێ ئەوە باز دەکەیت ئەوە پێویستە حکومەت ئیش لەسەر ئەوانە بکات ڕێگری لەوانە بکات کە دڵڕاوکەی گشتی بڵاو دەکەنەوە ئەو جیهاتانەی کە
بەرپرسیارەتیان هەیە لە ناو کۆمەلگا دەستگایەکی ئەعلامی پروپاگەندە بڵاو دەکاتەوە خەڵک دەترسێنێ لەسەر ئەساسێکی ناڕاست ئەوە دەبێت حکومەتی زراعتی قانونی لەگەڵ بکات طبعاً هەرچەندە من خەبیری قانونی نیم بە نەکەین اختصاصێکی ترەوە یان کەسێک کە لە فیگەرە بۆ نمونە کەسێکی بەرچاوە خەڵک گوێ لێ دەگرێت ئەوە کە شتێک دەکات دەبێت یاسایەکە هەبێت ڕێگری لێ بکات بەس وەکو لەسەر ئاسی تاک ئەوە ئازادیشی تاکە کەسیە قانونمان ناوێت بۆ ئەوە کە من بڕوام لە ناو ماڵەکەی خۆم بڕوام پێ هەیە پێ نییە حکومت بۆی نیە من محاسبە بکات بەس وەکو گوتم کە چوومە مینبەرێکی ڕسمی دامەزراوەیەک ئەو کاتە دەبێت ئیجراعاتە بێت طبعاً دەنافەوزا دروست دەبێت دەستخۆش ئێوەمانان وەکو خۆ دووتیانی زۆر بەرخەڵکەکەون بەڕاستی و خەڵکێکیش گوێتان دەیەگرێت حکمی ئەم پشێوی دروستکردنە لە ڕووی لە ناو ئاینی ئیسلامە جێی بۆ تۆیا باس کراوە کە کەسێک کە پشێوی دروستکە کەسێک کە دڵە ڕاوچێ دروستکات چۆنی ینی عقوبەی ئیلاهی چیە لەگەڵیا بەتاکید کاک دەروونجان ئەگەر بگەڕێنەوە سەر محەطات و مەرحەلەکانی ژیانی پێغەمبەری خوای صلی الله تعالی علیه وسلم هەل لەگەڵ یەکەمین بانگەوازی کە دەڵێ من پێغەمبەرم چ دەست پێکات زەنجی دەرونی دەست پێکە 13 ساڵ لە مەکەی پێدەوترێت و کاهینی پێدەوترێت درۆزنی پێدەوترێت ساحری بەس بۆ خاترێ و خەڵکی کەوا لە دوور پشتن ئیمانی پێێنن بەشێکە لەو جەنگە دەرونیە کە بەرامبەر یارانی دەکرا دوای ئەوە کە زانیان جەنگە دەرونیەکە دادنادا هەردەستن ئازاردانی جەستەی دەست پێکە دوایەوە کە دەچێتە مەدینەی تەماشاکە هەمان مەرحەلە دەست پێکە جیلێک پیدا ئەبن تاخمەیەک پیدا بن پیانە گوتری منافقین لەسەرەوە مسلمانن بەلەم لەو دیویەوە تەماشاکەن دڵ ڕاوچە پیدا ئەکەن قسەی ناڕاست بڵاوە ئەکەنەوە دقەکان ئەگۆڕن حقیقەتەکان ئەگۆڕن درۆ بەشێکی ئەوانەیە بۆیە خوای پەروەردگار جەل جەلالوهو لە قورئانی پیرۆزە درۆی بەیەکێک لەو حکمانە داناوە کە ئەبێ ئینسانی مسلمان بە هەموو شێوەیەکی دەی دووربی مثلا خوای پەروەردگار لە چەند ئاەتا فەرمووی یومئذ للمکذبین يعني تماشا أكيد خواهي پیغمبر صلى الله عليه وسلم كاتك ليه برسن يا رسول الله صلى الله عليه وسلم أبي مسلمان رزيل به فرمي بالله أكرم مسلمان ترسنو بي بالله فرميان أي أكرم مسلمان دروزن به فرمي نخير ليه پیغمبر فرمي صلى الله عليه وسلم بس بكابراي چي بگوتر دروزن كهرشتي چي جوي ليه بيجاري تولو خالص ببي تأكيد بك ببي إنسان إيمان دار لبروي كمسلمان پابندی کۆمەڵێک مەبادی ئیسلامیە ئەبی ئاگادار بی ئەو قسەی کە دەیکا قسەیەکی ئاسانیە لەوانەیە کۆمەڵێک کاردانەوە بی هەمووی مسلمان لە ڕۆژی قیامەت حتا ئەگەر بێت و ئەزیێدانی تاکێکیش بی لە ڕۆژە قیامەت ئیدێ بەرپرسیارە بەڵام چۆن دەسەڵات حکمی تعاملیان لەگەڵ کردە بە دڵنیاییەوە تەماشاکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە مزجیدی ضرار دروست کراوە ئەو مزگەوتە لەوەی کە تەفرەقە لە نێوان مسلمانە پەیدا بی هەرچەندە مزگەوتیش بووە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری پێکردو ئەبێت تێک بدا لۆ لەبەرەوەی پاراستنی ئەمنی کۆمەلگا ئەمنی فکری کۆمەلگا ئەمنی دەرونی کۆمەلگا گرنگترە تۆ تەماشاکەی کۆمەڵێکی ڕۆکمان هەیە لە تاریخی ئیسلامی یەک لەوانە مثلا حلاج ئێستاشەکە لەگەڵ لابی لە ڕووی فکریەوە کۆمەڵێک کێشەی هەیە مثلا سوهرەوەردی ئەوانە لەسەر چی کوژراون ئەوانە زانایان فتوایان بۆ داون لەبەرەوەی هاتوون دەیانەوێت ئەمنی فکری خەڵک تێک بدەن ئەمنی عقیدەی خەڵکی تێک بدەن جا ڕەنگ بێ لێرە ئیشکالێک هەبوو بی مثلا دەسەڵاتی سیاسی وەکو معارەزە تێکەڵاو بی لە بابەتەکەیە بەڵام لەو باگراوەندەی بۆ چوون ئەزانین تەسەوڕەکەی کاک دەروونجان مثلا تەماشاکەی لە تاریخی ئیسلامیە نمونەی ئەوەندە جوان هەیە کە هی ئەوەیە بەڕاستی ئەگەر بلوت بجێرم لەوانەیە برێ بە خەیاڵەتی مثلا لەو نمونانە لە مەرحەلێک لە مەرحەلان تاریخی ئیسلامیە لە نێو خەستەخانە و نەخۆشخانەکانە خەڵک تەعین کراوە ئیشی چ بووە دوو نەفەر هاتوون تەماشای چوونە دیار نەخۆشێکی یەک گوتی کوڕە ئەوە ڕەنجی گەلەگەلێک باشە ئەوە دەڵێ چابوویتەوە یەکی دیکە گوتی کوڕ وەڵڵاهی ئەمن لە ژۆرێ ڕەنج و چ ڕەنجی ئەو کابراین ڕەنج گەلە لۆچ بەس تەنها ئیشیان ئەوەی بووە تەقویەی دەرونی نەخۆش بکەن تو سیر بکە یعنی ئەوە لەکوێ کە کابرا وەکو منافقا بێ هەر قسەیەکی کە گوێ لێبوو بینی بە بازاڕی دابدا لۆ خاترەوەی خەڵک تووشی کێشەی دەرونی ببی لێ خواهي پروردگار جل جلاله لقرآن بيروزا أفرمي إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض لو آيتي كومالك زانا قصيان لسر آياتي كردو أفرمي أوانيك دجاياتي خواهو بيغمبرا كان وهذا فساد لزوي بلاوة فساد ابن كثير فساد هم أو بابتان زرر بكومالك أجين زرر بأمني كومالك أجين زرر بآرامي كومالك أجين بەڵام ئەتوانین ناوبشێنە ناوبین فەساد لە ڕووی دینی ئیسلامەوە بەتەکید 100% بەڵام چوار حکمی بۆ داناوە ئەوە لێرە حاکم مخەیەرە یەکەمینیان یان ئەوەتە ئەکرێ و کابرای بکوژی یان ئەوەتە هەڵی واسی یان ئەوەتە دەست و پێیەکانی بەخلاف ببڕ یان ئەوەتە سزنی بکاو نەیەڵی بەڵام ئەوە لە قانونی جینایاتی ئیسلامیە کاک دەروونجان
ئەوە لۆ دەسەڵاتە نییە کە ئێستا مەثەن بەشێکی قانونی ئەوروپی و بەشێکی قانونی فلانەی و بەشێکی قانونی فلانەی و بێت برێتە من برێت کاکە حکومی ئیسلامی چێ ئەوە لەو کاتێ باسەکەم کە دەوڵەتەکە هەڵقوڵاوی مەبادیئی ئیسلامی بی ئەوە جەزای ئەو کەسانەیە حتا ئیبن کەثیر خۆی ئەفەرمی ئەو کەسانەی حتا عولەما فەرمون ئەو کەسانەی کەوا فەساد بڵاوەکەنەوە نەئارامی بڵاوەکەنەوە قسەی ناڕەوا بڵاوەکەنەوە ئەمنی عقیدەی ئەمنی فکری ئەمنی دەرونی خەڵک تێکەدەن دەوڵەت لۆی هەیە وەکو تەعزیر ئیجراعاتیان لەگەڵا بکە وەکو ئەوەی کەەوە مەسلحەتی گشتی داوایەکە ئەوە قانونەکەیە دەسەکانی خۆش بێنجاوەرە چ جای دینی ئیسلام خۆی وای وتووە بەداخەوە بەشێک هەڵبەتە دووبارەیەکەمە بەسمان مامۆسا مەلانادر نییە بەڕاستی بەسمان بەشێکی زۆری ئەو مامۆسا بەڕێزە ئاینانەیە کە لە سەتای هاتنی ڤایرۆسی کۆرۆنایە ئەدائێکی تەندروستیان نەبوو بەداخەوە ئەوە ئەسڵ و فەصلی دینەکەیە ئاوامان پێڵێت دکتۆر جان چی بکەین بۆی کە ئیتر چەند دقەیەکم ماوە بەرنامەکە چی بکەین بۆی کە دواقسەد نیە ئەڵبەتە چی بکەین بۆی کە ئەم پشێویانە کاریگەریمان تێنەکات یعنی چی بکەین لەوەی کە ئیتر خۆ تۆ پتێ و نەتەوێت تۆ جاری وایە ئێستا میدیا ئەوەندە زۆر بووە ینی سەرچاوەکانی میدیا ئەوەندە زۆرە مۆبایلەکە داخی تەلەڤیزۆنەکەی تەلەڤیزۆنەکە داخی ڕادیۆ هەیە ڕادیۆکە داخیز ڕادوی ناو سیارەکەتە ینی ئەوەندە شتێ بۆ گوێت پیا و چی بکات تۆزێ لەم سترێسانە بێتە دەرەوەکوی کە خەبەری خۆش نابیستین دەردی تۆڵی ینی چیش لەوە بکەم کە لە ئەو سەری دنیا ئەوەندە کەسی تر تووشی ڤایرۆس بۆ بەڕاستی قسەکە ئەوەیە چۆنی مامەڵە لەگەڵ ئەم دۆخانە بکەین ئەگەر من نەخۆشێکی دەرونی بن و بێمە لای جەنابەت بۆ ئۆفیسەکە واللهی کاک دەروم پێشتریش باسیەوە لە زۆر مناسباتی تر باسیەوە شتم کردووە بەڕاستی گرنگترین شدەوەی جارێ هەتا بۆمان دەکرێت خۆمان لەسەر چاوەی هەواڵ بە شێوەیەکی گشتی بە دوور بخینەوە خاصن ئەوانەی کە ئەهلی اختصاص دین یعنی من کە بۆن مونە ئەهلی اختصاص نیم اختصاصەکەم طبی نیە یانەوە تا داتا و زانیاری نییە پێویست ناکە من هەموو ڕۆژە بێم خۆم بە زانیاری لەسەر چەند نیسبەتی توشبوون بە کۆڕۆنا و مردن و ئەوانەوە خەریک بکەم با یەک سەرچاوی معلوماتت هەبێت ئەو سەرچاوەش باوەڕ پێکراو بێت حتى ئەگەر ئەهلی اختصاصیشی یعنی یەک سەرچاوی معلومات وەربگرە بۆ ئەوانەی بە عامیش کە ئەهلی اختصاص نین لە ماڵەوە دانیشتون وەکو گوتمان بۆ دوورکەوتنەوە لە سەرچاوی ئەو سترێس و بۆ ئەوەی دووربی لە سترێس و ناڕەحەتی و دڵتوندی و فشاری دەرونی خۆت لە هەواڵی بە درۆ بە دوور بگرە کە کەسێک قسە دەکەم مەرز نییە ئەو کەسە با هەر کەسێک بێت با دکتۆر بێت با مامۆستای ئاینی بێت با پەرلەمانتار بێت شەر نییە معلوماتەکەی ڕاست بێت ئەگەر مەبەستە بزانی ئەو شتە مهتەمی بەو لایەنەی کە باسی دەکات بڕۆ تاقیق لە چەندی سەرچاوی تر چێکێکی معلوماتەکەی خۆت بکەوە ئەوە زۆر گرنگە دوای ئەو باگراوندی ئەو کەسە کە ئەو قسەت بۆ دەکات زۆر زۆر مهمە تۆ کەسایەتی ئەو کەسە هەڵبسەنگێنە ئەو کە ئەو قسەیە دەکات ئەو معلوماتت پێ دەڵێت مەبە بە ڕۆبۆتێک کە وەکو بە ریمۆت کۆنترۆل کارە لێ بکەن و هەر کەسێک کە قسەی بۆ کردی تۆ وەری بگری تۆ خوای گەورە عەقڵێکی پێداوی بەڕاستی ئەو عقلت بەکاربێنێ لەو کاتانەدا کە ئەزمەیە کە معلومات زۆرە هەر کەس لە شوێنی خۆیەوە دەبینی معلومات فڕێدەدا تۆ لێرەدا گرنگی عقل و تربیە و تێگەیشتن و خوێندەواری تۆ بە دەردەکەوێت گرنگەوەی وەکو گوتمان خودی ئەوە نەخۆشی نییە لە هەمومانە کە بەردەوام ملمان شۆر کردووە بە دیار بە تایبەت لەم ڕووداوانە ینی ملمان شۆر کردو تۆ بە دیار مۆبایل و تەلەڤیزۆنەوە کەیتر سوزانم ئەڵەی بەرپرسیارەتێکی زۆر گەورەمان ینی ئەو زانیاریانەی کە ئەشی زانین بیزانین و نەیزانین یەکسانە ینی تۆ دۆخەکەوا سیرکەی گریمان تاو بڕوامان بۆ هەیە کە ڤایرۆسێگاتەوە ئیترەوە ئەرزی واقعیشە و ئەوە تا جیهان پێوەی ئەناڵێنێ بەڵامی تر بیرکردنەوەیکی تەندروست ئەگەر بڵێ کاکە من بە من چی ئیتر ڕۆژانە ئەمەندە خەڵک تووشە بێ ئەمەندە چاگە بێتەوە خۆتی پێوە مەشغوڵ مەکە ینی سەیری ئەنجام بکەیت ینی ئەمە شتێکی باشە ئەگەر وا بیر بکەینەوە دەزانی چۆنە کاک دەروونە من ناڵم خە خەڵک بێ ئاگا بێت بۆ نمونە لەو شتێک کە لە دەوروبەری دەگوزارێت ئەوە تەندروستە ئەوە تەندروست نییە کە خەڵک خۆی بێ ئاگاکات نەخێر ئەویان ناڵم ینی خەڵک ینی قسەکە ئەوەیە قسێکی جوان کراڵی ینی خەڵک نەخۆی بێ ئاگا بکات لەوەی کە هیچ نەزانی لەبارەوە بەڵام بۆ نمونە کوردەڵێ ها خۆی جێلکالەوەی کەیتر لە پێناوی خۆیان لە پێناوی ئیستمرارەت و ڕاگررتنی هاوسەنجی دەرونی خۆیان خۆی لە هەندێک شتلایە کە پێویست ناکە بەتاکید وەگوتم کە تۆ ئەهلی اختصاصنی لە مەسەلێکدا لە بابەتی طبی تەنها ئەتۆ بۆن منە سەیری ڕێنماییەکان کە خەڵکی عامی ئەوڕۆ بۆن منە ئەوەی کە ضرورە بۆ خەڵکی بەگشتی تەماشا ڕێنماییەکان کە گوێ لە ڕێنماییەکان بگرێت جێبەجێیان بکە بەس پێویست ناکە داتای هەموو وڵاتەکان لە بەردەستدابێت ڕۆژ بە ڕۆژ دقە بە دقە سەعات بە ساعت تۆ بێ چێکی داتایەکانی خۆت بکەیت چەند کەس ئەپلیکیشنێگەیەوەی کە لە سەرەتای ئەم ڤایرۆسە ئەپلیکیشنێگەیە ژمارەکانی دنیا پێتەڵێ ینی بەڕاستی هەندێک کەسێ جاری وایە ڕۆژی 15 جار سەیری ئەوە کات کە نازانێت هیچ داعی ناکە هیچ پێویست ناکە
باشە تۆ خۆت چیەکەی بۆم کە بۆ دوا قسە خۆ دۆکو دکتۆرێکی دەرونی بۆمان گرنگە بەڕاستی جەنابەت چیەکەی ڕۆژە وەڵام من کاتیم زۆر بەڕاستی بخوێنەوە بەسەر دەبم لەگەڵ ماڵ و منداڵ ئەوەندەی کە کات هەیە بۆ لەگە بەشی ماڵ منداڵەکەش دەدەم هەندێک ئەفلامی خۆشەیە ئەفلامی کۆمەڵایەتیە ئەفلامی تاریخیە بۆ نمونە سەیری ئەوە دەکەین بە گوێرەی کات و هەبوونی مەجال وەرزش دەکەین و پارێزگاری لە ڕۆتیناتی ژانی ڕۆژانەمان دەکەین کە لە چەند شوێنیشتر باسم کردووە کە زۆر گرنگە و بارودۆخەوا لێ نەکاتەوە ژانی ڕۆژانی خۆ لەبیر بچێتەوە خەو خواردنت تێک بچێت بۆ هیسپێنێت کە دووبارە ژیان بە ئاسایی دەست پێ دەکاتەوە تۆ نەزانی چت کردووە و چ دەکەی زۆر گرنگە یەکەم شت پارێزگاری لە ڕۆتیناتی ژانی ڕۆژانت بکات دوای ئەو شتانی هەرێکەوە بە گوێرەی حەز و ئارەزووی خۆی یعنی من ناتوانم بۆ نمونە شتێکی عام بدەم بۆ هەموو خەڵکی هەندێک شت گشتیە بۆ نمونە هەیە حەزی لە خوێندنەوە نییە دەتوانرێت بە دیلی تر هەیە بۆ نمونە وەرزش بکە هەندێک بەرنامشتی لە کۆمپیوتەر هەیە ئۆنلاین هەیە دەتوانرێت فێری لوغە ببێت فێری بەرنامجی کۆمپیوتەر ببێت ئەفلام هەیە ئەفلام تەماشا بکات گوێ لە مۆسیقا بگرێت گوێ لە قورئان بگرێت هەر کەس بە جۆری حەز و ئارەزوەکانی خۆی بەس وەکو گوتم دوورکەوتنەوە لە سەرچاوەی شار و دڵەڕاوکێ و خەبەری ناخۆش و خەبەری ناڕاست ئەوە تەوەری سەرەکی بابەتەکەمانە کە ئەوە زۆر گرنگە بەڕاستی و بۆ ئەو بەڕێزانەشی کە وەکو مامۆستا باسی کرد لە دڵسۆزی ئەوی شەی کردووە زۆر گرنگە کە یەکێک من خەبەرێک دەگاتە لای من پێشەوەی بینێرم بۆ جەنابەت بۆ مامۆستای بەڕێز تاکیدێک بکەینەوە وەکو گوتمان شەرنی ئەوەی ئێمە بە دڵسۆزی دەیکەین یان هەندێک جار هەندێک دەبینیت نوکتە و قسەی خۆش و تەنز ئامێز بڵاو دەکەینەوە ڕاستە لەوانەیە بۆ تۆ جێی پند و ئامێز و تەنز و خۆش بێت یعنی تەنز ئامێز بێت پێکەنین بێ بەڵام لەوانەیە بۆ کەسێکی تر شعورێکی تر دروست بکات بەڕاستی من لە دڵسۆزی شتێک بۆ تۆ دەنێرم بەڵام لەوانەیە ئەو دڵسۆزی من جێ خۆی نەگرت بێت لای تۆ ترس و دڵەڕاوچەی دروست بکات بۆیە زۆر گرنگە ئاگامان لەو شتە بێت کە دەیکەین هەم بۆ خۆمان نەبینە سەرچاوی بڵاوکردنی ئەوە هەم کاریگەریشمان لێ نەکات دەسەکانە خۆش دکتۆر جان زۆر خۆشحاڵ بووم بە قسەکانە هیوادارم بینەرانیش وەکو هاتنێ بۆ ئایادەکە بە بەلاش و حەلاژن ساعتەی سپادایان لە قسەکانی جەنابە کرد بێت دووبارە سوپاس مامۆستا دوا قسە چی والله کاک دەروجان من دوا قسەم لەوانەی کە گوێیان لێمانە ئەوەلەن دەمەوێت چەمکێک ڕاست بکەمەوە کە ئێستا زۆر گوێم لێ دەبی و دەشی بیستم کە دەرێن مادەم خوا لە چارەی مەی نەنووسیبی با بچینە دەرێ و ئەگە خوا لە چارەی مەی نووسی با تەسلیم ببین دوا قسەم لەو بەڕێزانە ئەوەیە هیچ شتێک لەو کەون و کائیناتی بێ ئێرادەی خوای پەروەردگار نابی كل يصيبنا إلا ما كتب الله لنا بەڵام لە هەمان کاتیشدا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە مفەسیری قورئان بووە خۆی کاتێک کە سەردانی نخۆشێکی ئەکا کە دوعای بۆ ئەکا و جارە فەرمیت طبیبی بۆ گاسکە کە طبیب بۆ دەرێن یا رسول الله ئەتوو دەری طبیبی بۆ گاسکەن ئەفەرمیت بەرێ لە بەرەوەی خوای گەورە هیچ دەردەچی داننا ئیلا دەرمانی دانا لەو مەرحەلەی پێویستمان یەکە بەوەیە کە جانبی ئیمانیمان تەقویە بدەین بڕوامان بەخوای پەروەردگار هەبی کە ئەو مەرحەلانە تێ ئەپەڕن و هەروەها دووەمینیان بەڕاستی و قسەی کاک دکتۆری زۆر جوانە کابراایك ئەگەر بێت و توانای تحلیلاتی خەبەری نییە گوێ لە ئیخبار ڕانەگری بڕوا بکە ئەو شۆ گەنجێک تەلەفۆنی لۆ کردمە گوتی مامۆستا تووشی نخۆشی دەرونی بوویمە لەبەرەوەی ئەوتێ ئەو کۆڕۆنە هاتیە دەگوت پەسی بگرم لە ماڵی دەرم توش بووم ماڵ و منداڵم لێ جودا ئابی تۆ یعنی فەقیرەی باری دەرونی بە یەکجاری تێکچوو بوو پێویست ناکە کابراایك توانای تحلیلی خەبەری نییە متابعی ئیخبارات بکە سێمینیان ڕاستی ضرورە ئینسان بە ئاسایی بژی یعنی ئەو بابەتانە هەرچەندە جیلێک دروست بووە مقەویماتی ژیانی نییە و هەروە مقەویمات ڕوبەڕووبوونەوەی مەشاکل و کێشەی نییە بەڵام پێویستە لەو حەدەسانە دەرس وەربگرین بەوەی کە ئەو ژیانە هەرواسی تێدا نشێوی تێدا خۆشی تێدا نخۆشی تێدا نە پێکەنینانە پێکەنینەکانە تاسەرن نەگریانەکان تاسەرن دڵنیا بن ئەو دوو خشتەیە پەڕینین بەڵام متمانەتان بەخۆ هەبی و هەروە پابەندی ڕێنمایەکان بن و هەروەها پەیوەست بن بە تۆکمەی کۆمەڵایەتی خۆمان ئەوەی کە لە ماڵی و کاک دکتۆر گوتیەتی هەر یەکەمان بەرنامەیەکمانەوی بتوانین بە چاچی و بە پاچی لەو بابەتەی تێپەڕین و دەسەکانە خۆش زۆر ئەزێتان کێشا بە گرنگمان زانی لەم کاتە ئەم بەرنامەیە دروستکەین لەسەرەوەی کە ئەو دیوەی کە کۆمەڵگە خەریکێتی بۆی کە چێشە بینی لەوەی کە تۆ لە ڕاوچێ بۆ من دروستکەی هەم لە ڕووی زانستی وەکو دکتۆرێک هەموەکو مامۆسایەکی ئاینی باسمان کرد منیش لە کۆتاییە بە لایانی پەیوەندیدارە لەم بە حکوومەت یاریمی کوردستانە لەم گرنگە ڕەنگە بە دڵنیاییشەوە هەیە ئەو یاسانە هەیە بۆ خەڵکانی کە پشێوی دروستەکەن چۆنی دادگا مامەڵیان لەگەڵا بکە ڕەنگە وەکو وەرەقە و قەڵەم و مرەکەبی سەر وەرەقەکە هیچ عیبی نەبێ و زۆر باشیش بێ و لە یاسای هەندی وڵاتیش باشتر بێ بەڵام تکایە جێبەجێ بکەن بۆی کە وڵاتەکەمان بەرە وڵاتێکی تەندروست بچێ لە بەرامبەر ئەو ڕووداوانی کە یەتە پێشەوە
هیوادارم شتێکمان کرد بێ وەک هەمیشە هەتا کۆرۆنا هەبێ منەڵێم بە پشتیوانی هەمومان و بە پشتیوانی خی گەورە کوردستانە پارێزین و ئەم دۆ خەشتێ هیوادارم شتێکمان کرد دەست